ژنان و پیاوانی ئازادی خواست. ئەگەر خوازیاری بنیاتنانی کۆمەڵگایەکی شیاوی ئینسانن، ئەگەر خوازیاری ئازادی و بەرابەرین، ئەگەر خوازیاری وەدی هاتنی مافە کۆمەڵایەتیەکان، مافە ئابووری و سیاسیەکان بۆ هەموو ژنانن، ئەگەر خوازیاری کۆتایی هێنان بە هەر چەشنە تند و تیژیەک لە دژی ژنانن، ئەگەر لە چنگ پیا و مەزنی و فەرهەنگی کۆنی دژ بە ژنگ وە تەنگ هاتوون، یەک دەنگ و یەک گرتوانە لە ڕێوڕەسمەکانی ڕۆژی هەشتی مارسدا بەشداری بکەن و خوازیاری وەدی هاتنی خواستە بەرحەقەکانتان بن. پیرۆز بێت هەشتی مارس، ڕۆژی جیهانی ژن.